لستودیو ئازاد هەمزە ڕاهێنەر و پاڵەوانی نێودەوڵەتی لە جوانیم لەگەڵدایە. کاک ئازاد یەخوا بەخێر بێیتەوە و بە ناوی کوردستان 24ەوە پیرۆزبایی ئەو دەستکەوتەوت لێ دەکەم. سپاس دەکەم. هەموو شتێک دەمەوێت باسی پاڵەوانێتیەکەم بۆ بکەیت. پاڵەوانێتیەک چەند گرنگ بوو، چەند وڵات بەشداریان کرد؟ سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس دەستیەوەش خۆش بێ بۆ بانگشتە. سەرەتا ئەمە پاڵەوانی MPC نێودەوڵەتیە کە ئەمساڵ لە وڵاتی سوید بەڕێوەچوو، تێدا زیاتر لە 27 وڵات بەشداری بوو بۆ هۆکاریەوەی کە پاڵەوانێتەکە نابژوانانی نێودەوڵەتی بەڕێوەی دەبن، یاریزانەکان دڵنیان لە ئەنجامەکانیان کە گۆڕانکاری بەسەر نایەت. بۆیە ئەمە وای کردووە لە زۆری وڵاتەکانی جیهان بەشداری لەم پاڵەوانتێ بکەن. ئەمە ژوای کردووە پاڵەوانتێکە بەهێزتر بێ و تام و چێژێکی یەکجار زیاتریا بێتن. باسی ئەنجامەکانی خۆتم بۆ بکە. ئەنجامەکانی من لە کێشی 100 کیلۆگرام بەشداریم کرد. لە کێشی خۆم پلەی یەکەمم بەدەستێنا، پاشان هەموو پلەی یەکەمەکان کۆکراینەوە، دیسان پاڵەوانتێکیان پێ کردین کە یەکێک دەبێت ببێتە براوەی ئەم پاڵەوانێتیە و ناسناوی پاڵەوانەتەکانی پێ بەخشێ. سپاس بۆخوا دوای ئەوەی کە چەندین یاریزانی ئاست بەرزم لەگەڵ بوو، بەڵام منیش سپاس بۆخوا ئامادەکاریێکی باش کرد. چ وڵاتێک ئیسپانیا ڕکابەرم بوو و ئیران و یەکێکیان جەرمەنی کە زۆر بەهێز بوو. دوو مێدالیای گەورەی دەبینم لە ملت ئەم ئەگەر وەسفیان بۆ بکە، ینی بۆ نمونە برۆنزەکە چییە و ئاڵتونیەکە چییە؟ ئەمان گۆڵدا لەسەر کێشی خۆم یەکەم بوومە. باشە پاشان ئەم برۆنزە لە بۆ هەمان ڕۆژی دواتر پاڵەوانی پرۆکوالیفای کرا کە ئەم پاڵەوانی تێش هەمان ئەو پاڵەوانی لە خۆ دەگرێت کە تێدا کارتی پیشەگەری دەدرێتە براوەی پاڵەوانێتەکە. کارتی پیشەگەریت بەدەستێنە. بەڵێ. باشە باسی ئەم شمشێرە بکەین، ینی ئەمە چییە؟ ئەم شمشێرە بۆچی وەردگرت، بەچی وەردگرت؟ ینی بۆ بە هەر بەدەستی خۆت بێتیش ئەمە چۆن وەردگرت و هیچ چییە؟ ئەم شمشێرە لەسەری نووسراوە ئارن وۆرد ئۆپن ئۆڤەڕال وینەر، ئاماژەی پێکراوە لەسەروی هەموو وینەر پاڵەوانەکان، براوەی سەر هەموو براوەکانی ئەم پاڵەوانەتیە یەک کەس ئەم شمشێرە وەردەگرێتن. ئەمە ڕێناتەوە بە هەولێ ئەم پاڵەوانەتی و هێنامەوە بۆ کورد و کوردستان کە پیشان بدەم کوردیش دەتوانێت. زۆر لە پاڵەوانەتیەکان دەبینین بە هەموو شێوەیە قەدەغەیە ئاڵای هیچ وڵاتێک بچێتە سەر ستەیج. بەڵێ بەتاکید ڕاست. چۆن ئاڵاکەت بردە سەر ستەیج؟ سەرەتا ئەنجامەکەم یارمەتێکی باشی دام، چونکە من لەسەر کێشی خۆم یەکەم بووم. پاشان کە پاڵەوراوکرا یەکەمی سەر هەموو یەکەمەکانش بووم، ئاستی منیان بەو شێوازە بینی ڕێگای ئەویان دام کە بتوانم پێناسی وڵاتی خۆم بکەم. سەرسامت کردن؟ بەتاکید زۆر سەرسامم کردن، بە تایبەت لە نمایشەکان کە بە شێوازێکی زۆر پرۆفشناڵانە نمایشەکان ماڵوژار دەبوو. ئەمە هۆکارێکی زۆر باش. پاڵەوانەتیەکەمان کردوانە، باس لە پێش پاڵەوانەتیە بکەین. چەند ماندوو بووی، چەندە پێوەی؟ من ساڵێکی تەواوە ئامادەکاری بۆ پاڵەوانەتێ دەکەم. ساڵی پار بەشداریم لەم پاڵەوانەتێ کرد. پاڵەوانەتەکە تا بڵێ بەهێزە، ئاستەکەی زۆر بەهێزە. من ساڵی پار ئەنجام بەدەست نێنا. ئەمە وای لە من کرد کە زیاتر تمۆحەمە بێ، زیاتر متمانەمە بێ کە نەوەستم کۆڵ بدەم، بتوانم بسەلمێنم کە دەتوانم وەکو کوردێک بەشدار بم لە پاڵەوانەتە، چونکە من تاکە کورد بووم لەنێو ئەو هەموو پاڵەوانتیە بەشداریم کرد. وەسپاس بۆخوا لە ماوەی 1 ساڵ ئامادەکاری توانیم بە پلەی یەکەمی سەر هەموو یەکەمەکان بگەڕێمەوە. یاریزانی کورد چی پێویستە بۆ ئەوەی کە ببێتە پاڵەوانی جیهان؟ بەڕاستی یاریزانی کورد دەتوانێت هەندێک گاز بپڕێت، پاڵەوانەتی ناوخۆیەکان، هەتا پاڵەوانەتی کوردستان بگرە پاڵەوانتی عێراقیش. بەڵام بەڕاستی بۆ پاڵەوانتەکانی دەرەوە پێویستە پاڵپشتی بکرێت، پێویستە پشتگیری بکرێت. هەموو پاڵپشتەکان تەنها مادیە؟ زانی چۆنم پاڵەوان پێویستی بەوەیە پشتگیری بکرێت لە زۆر بوار. بۆ نمونە من ئێستا سەفەری وڵاتەیەم کرد، یعنی خەرچی هەموو ئەو پاڵەوانتێ لە ئەستۆی خۆم بوو. هەر لە یەکەم ڕۆژەوە تاکو ئەمڕۆ هەمووی لە ئەستۆی خۆم بوو. مەبەست لێرەدا چییە؟ ئەگەر بێت و 1000 پاڵەوانی وەکو من هەیە، کوردستان دەتوانێت پاڵەوانی زیاتر بەرهەم بێنێ. ئەگەر دەستی لاوەکانمان بژێرێ، دەستی پاڵەوانەکانمان بژێرێ، ڕەنگە زۆر لە من باشتریش پەیدا ببن. بە حکمی ئەوەی کە من حەزەکەم ببمە مەدرسەیەک ڕێگاکەیان بۆ ئاسان بکەم، پێشانیان بدەم
کە ئەمە ڕێگاکە بەڵام بەڕاستی پاڵەوانەکانی کورد لە ئێستادا زۆر زەرورە پەڵبشت باس من دەمێ ینی زۆر زیاتر تیشک بخینە سەر ئەوەی کە بۆ نمونە ژیانی ئازاد هەمزە چۆن ینی بۆ نمونە تۆ 15 ساڵە خەریکی وەرزشکردنی 15 ساڵە خەریکیەوەی کە یاری ئاسن دەکەیت لەشی خۆت جوان دەکەیت پێش ئەم پاڵەوانیتێ چیت کرد ینی بۆ نمونە هەر لە وەرزشکردن ئاستایلی ژیانی تۆ چۆنە خەوت چۆنە ڕۆژانە چەند جار وەرزش دەکەیت من هەموو خواردنەکانم بە گرامە 6 جەم خۆراکمە بوو 6 جەم خۆراکمە بوو کاتەکانی چۆنە کاتەکانی سێ کاتژمێر جارێک دەبێت جەمە خۆراک بخۆم ینی تۆ شەو خەوتووی دوای سێ کاتژمێر دەبێت هەستیت نانەخێر بەو شێوازانە چۆن لە بەیانی تاکو 12 شەو ژەمەکان دابش دەکرێت سێ کاتژمێر جارێک تۆ دەبێت جەمێکی خۆراک وەربگری خواردنەکان بۆ نمونە دابش دەکرێتن ڕێژەی کاربۆهیدرات ڕێژەی پرۆتینات ئەمە خۆت دایدنیا ڕاهێنەری تایبەتی من ڕاهێنەری تایبەتی خۆمەیە لێرەوە سپاس دەکەم کاپتن ئەحمەد کە زۆر هاریکار و پاڵپشتم و بەڕاستی و هاوڕێی زۆر خۆشەویستیشم کاگەڕیان لە وڵاتی سوید بەڕاستی ئەویش زۆر پاڵپشتم ڕۆژانە چەند ڕاهێنان دەکەیت من پێویستم بۆ ڕۆژانە تقریبا 2 کاتژمێر ڕاهێنان دەکەم 2 شەفتیانی هەیە بە یەک جار حەسەب لەشی خۆمە کوالەتی لەشی خۆم سیر دەکەم و لەگە ڕاهێنەرەکەم ڕاگۆڕینەوە کاتێک ببینم لەشم تەواو ئامادەیە لە کاتیان برین لێ کادا 2 کاتژمێرگەمە دەکەم ئەگەر نا کاتژمێرێک بەیانیارێکم کاتژمێرێکی شەوەکەی بەدەستێنانی ئەم گفتکاردانە دەرگایەکە بۆ ئەوی کە تۆ بتوانی لە پاڵەوانەتی جاهاتوو بەشداری فڕۆکارتەکان بکەیت ئەمە لانت چییە؟ ئەمە خۆی لە خۆیدا گفت کارت ناساندنی پاڵەوانە وەکو پرۆکارت ئەمە ڕێزی پرۆکارتە لێ دەژیرێ گفت کارت ینی ئێستا تۆ دەتوانی بەشداری پاڵەوانەتی پرۆکارتەکان ناتوانم بەشداری پاڵەوانەتی پرۆکارتەکان بکەم گفت کارت وەکو ڕێزێک ئاست بەرزیت ناسناوت شێوازی نمایشکردنەکەت لە هەموو شێوازێک ڕێزی پرۆیەک لێ دەژێت ڕێزی مۆتەرفێک لێ دەژێت گفت کارتت دەدەنێ وەکو پرۆیەک لەم پاڵەوانەتە هەڵچکە دەگەڵێت بەڵام ئەمەیان ئەگەر باسی بکەین ئەمە پرۆ کوالیفارە ئەمە پرۆیە لە یەکەمی یەکەمەکان سەر دەکەی بۆ پرۆکۆلیفای من بەشدار بووم لە پرۆیەکەش بە حکمەوەی ئاستێکی زۆر باش بنوان نام تۆمار کرا لە پرۆیەکەش وەک دەبینی ئەمە نووسرا پرۆ کوالیفایر پلانت چییە؟ ئەوەت بەدەست هێناوە دەرگایەکی زۆر گەورە کراوەتەوە بۆ ئەوەی کە تۆ لە داهاتوودا ینی بۆ خەونی پێوە ببینین ئێستا بیگڕامی پاڵەوانی هەموو جیهانە عەرەبە خەڵکی مەسرە 2 ساڵە لەسەرێک دەبێتە پاڵەوان و خەریکە دەبێتە سێمین جار چونکە تاوەکو ئێستا هیچ ڕکابەرێکی وای بۆ پەیدا نەبووە چیمان پێویستە ینی بۆ تۆ بۆ نمونە تۆ چیت پێویستە بۆ ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە چ نەبێت لە پێنجەکەمەکەی مستەر ئۆلۆمپیاد ببینین سەراحەتەنەوەی کە پێویستە یەکەم شت متمانە و ئیرادەی خۆت نابێت لە دەستەی دەبێ بەردەوام بی دەبێ بڕوات بەوە بێت کە تۆش دەتوانێت ڕۆژێک بیستە سەر ستێج بەڵام وەکو پێم وتی هەندێک ڕێگا هەیە جیاوازە چوون بۆ مستەر ئۆلۆمپیاد پێویستە گەنج پاڵپشتی بکرێت پاڵەوان پشتگیری بکرێت پشتگیری چۆنە بۆ منە کاتێک کە تۆ دەسەر دەکەی بۆ پاڵەوانێکی مەزنی پرۆکارت ڕەنگە لە زۆر بواردا ڕێگاکان قورستر بێت خەرچیەکان ئامادەکاریەکان ڕێگا و هات چۆن من بۆ ئەو جارە ینی زۆر ماندبووم بە ڤیزا باوەڕ بکە هۆکاری ئەوەی کە ئاستەکەم بۆ شێوازە بوو زۆر باشتر دەبووم ئەگەر ئاسانکاری ڤیزەم لۆ کرابە بەڵام لێرەوە دەبێت سوپاسی دکتۆر نووری بکەم بەڕاستی کە هاریکارم بوو لە بۆ وەرگرتنی ڤیزەکە ئەژینانم دەتوانی بەشداری ئەم پاڵەوانە بکەم دووبارە پیرۆزبایت لێ دەکەم بە ناوی کوردستان 24 بەخێر بێیتەوە و شانازیت پێوە دەکەین سپاس کە لە ستۆدیۆ ئامادە بوو زۆر سپاسی دەکەم دەستان خۆش